سڵاوی خۆی گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆی ئەمجارە شاتینەوە خزمەت ئەوەی خۆشەویست دەست دەکەین بە شکارکردنی کۆمەڵێک نمونە لە شێوازی نیشتیمانی یاخود ئەو نمونێنەی کە پێشتر هاتوونەتەوە لە نیشتیمانی لەوانەی دووەم لێکدان و دابەشکردنی بەڕێژیەکان لە بیرکاری پۆلینۆ. پرسیاری یەکەم دەڵێ لێک بدە و سادە بکە. ڕەجی 18 جاران ڕەجی 2 ڕەجی 18 جاران ڕەجی 2. ئەمن ئەگەر دوو ڕەگم هەبوو کردداری لێکدان لە نێوانیاندا بوو ئەتوو چ بکە ئەو دوو ڕێگەی بکەوە یەک ڕێک ئەوە کردمەوە یەک ڕێک باشە. 18ەکەی وەچ خۆ بنووسەوە جارانەکەی وەچ خۆ دووەکەی وەچ خۆ تەنها چم کردیە دوو ڕەگم هەبوو کردمەوە یەک ڕێک باشە. ئەو جای ڕێگەکەی دەنووسینەوە 18 جارانی 2 دەکاتە چەند 36. ئایا 36 ڕەجی هەیە؟ ئەگەر ڕەجی هەبوو ڕاستەوخۆ ڕێگەکەی نووسی، ئەگەر ڕەجی نەبوو چ دەکەی دوو ژمارەی وەرەگری کە یەکیان ڕەجی هەبی یەک نەیبی. ئێستا بزانم 36 ڕەجی هەیە یاننا چەند جاران چەند دەکاتە 36 تەبان 6 جاران 6 کەواتە 6 دەکاتە وەڵامی ڕەجی 18 جاران ڕەجی 2 تەبان بە سادەترین شێوە کەواتە وەڵامی سی دەبێتە هەڵبژارنی دروست. پرسیاری دووەم ئەڵێ کام بەر بە سادەترین شێوە نووسراوە. زۆربەی قوتابیان مشکلیان لەو جۆرە پرسیارە هەیە ئەڵێ کام بەر بە سادەترین شێوە نووسراوە. ئەو پرسیارە پێشتر هاتووتەوە لە نیشتیمانی، یعنی مەبەستی چیە لەو پرسیارەی تۆ سەرەتا لە پرسیارەکەی تێبگە ئەو جا دەست بە شکارەکەی بکە چونکە تێگەیشتنی پرسیار نیوەی وەڵامە. مەبەستی چییە؟ کام بەر بە سادەترین شێوە نووسراوە یعنی ئەو وەڵامانەی کە دایتێت و لە هەڵبژارنەکان سێ لە هەڵبژارنەکان سادە ئەبن هێشتا بەڵام یەک چیتر سادە نابی ئاخر سادەکردنیتی. ئێستا دەینێ سەر هەڵبژارنی ئەڵێ ڕەجی 49 بزانم سادە ئەبی یان نا. ڕەجی 49 دەکاتە چەند؟ دەکاتە 9. سادە بوو؟ بەڵێ کەواتە ئەوە وەڵامی دروست نییە. ڕەجی 48 سادە ئەبی زیاتر ڕەجی 48 ڕەجی نییە بەڵام دوو ژمارەم بدەی کە بکاتە 48 6 جاران 8 ئەتوان وەرگری کەواتە ئەوە 6 تا سادە ئەبی کەواتە ئەوەش نابێتە وەڵامی دروست. دیش کە ڕەجی 36 ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6 ئەوەش سادە بوو کەواتە ئەوەش سادەترین شێوە نییە. ڕەجی 35 ڕەجی نییە تەبان دوو ژمارەشم دەکەیەک ڕەجی هەبی یەک نەیبی بکاتە 35 هیچ دوو ژمارەی وە نییە کە بکاتە 35 کەواتە ئەوە سی وەڵامی دروستە. بە سادەترین شێوە نووسرا یعنی لەوەی نەتوانم سادەتری کەمە ئەوانە هەموویان سادە بوون تەنها ئەوە سادە نەبوو. پرسیاری سێم ئەڵێ سادەکردنی ڕەجی 200 کامەیە؟ ڕەجی 200 ڕەجی هەیە؟ نەخێرنی دیکەواتە دوو ژمارەم بدێ بکاتە 200 4 جاران 50 دەکاتە 200 8 جاران 25 دەکاتە 200 2 جاران 100 دەکاتە 200. تەبعەن ئەوانە هەرسێکان ئەتوانی وەرگری بەڵام ئەتوو هەوڵ بدە ئەو دوو ژمارە وەرگری کە یەک ڕەجی هەبی یەک نەیبی ڕاستەوخۆ. ئێستامە ئەگەر چ بکەین 2 جاران 100ەکەی وەرگین چونکە 100ەکە ڕاستەوخۆ ڕەجی هەیە یەکسەر وەڵامت لۆ دەردێ. ئەگەر یەک ڕێگەت هەبوو ئەتوو چ دەکەی دەکەیە دوو ڕێک ئەوە دوو ڕێک کرداریش لێکدانیش لە نێوانیان باشە. دوو جاران چەند؟ جارانی دوو جاران عفو ئەوە 100 دوو جاران 100 باشە. دوو ڕەجی هەیە؟ نەخێنی دی کەواتە ڕاستەوخۆ بە ڕێگەوە دەنووسێەوە. ڕەجی 100 چەندە؟ دەکاتە 10 کەواتە ڕاستەوخۆ بینە پێشڕێکەکەی دەکاتە 10 ڕەجی 2 کەواتە وەڵامی دروستمان دەکاتە دەڕەجی کات و کەواتە سی دەبتە هەڵبژارنی دروست. ئەو جارە دێنێ سەر پرسیاری چارەم ئەڵێ ئەم بڕە کە ڕەجی 12 بە سادەترین شێوە بنووسە. ڕەجی 12 باشە دوو ژمارەم دێ ئەنجامی لێکدانیان بکاتە 12 2 جاران 6 تەبان دەکاتە 12 و 4 جاران 3 دەکاتە 12. ئەم لێرە ناتوانم 2 جاران 6ەکەی وەرگرم لەبەر چ ناتوانم چونکە نە دوو ڕەجی هەیە و نە 6 ڕەجی هەیە. ئەدی 3 جاران 4ەکەی 3 ڕەجی نییە بەڵام 4ەکە ڕەجی هەیە کەواتە ئەتوانم چ وەرگرم ڕەجی 4 جارانی 3 یان 3 جارانی 4 تەمان ئەتوانی بکە دوو ڕەگ بەڵام ڕاستەوخۆم بێک ڕێگەکەی حەلەکەم ڕەجی
ڕەجی 4 چەندە دەکاتە 2 ڕاستەوخۆ دووکەم نووسیەوە. ئەی ڕەجی 3 ڕەجی هەیە نەخێر نیتی کەواتە ڕاستەوخۆ بەڕێگەوە دەنووسمەوە. کەواتە 2 ڕەجی 3 بۆ وەڵامی دروست کەواتە هەڵبژارنی ئەی دەبێتە وەڵامی ڕاست. ئەوجارە دێنێ سەر پرسیاری پێنجەم کە ئەڵێ سادەکردنی 4 ڕەجی 2 هەمووی توان 2 4 ڕەجی 2 هەمووی توان 2. قوتابیانی خۆشەویست لە هەر شوێنێک توان و ڕەگت دیت بەیەکەوە ڕاستەوخۆ توان و ڕەگەکە بەیەکەوە دەڕۆن واتە کورت دەبنەوە پێچەوانەی یەکدینە یعنی پێکەوە تەحمل ناکەن لە یەک شوێنی دەبی ئیلا پێکەوە کورتیان کەوە. ئەو تواندوو تەبعاً مادەم کەوانە هاتێ کەوات ئەو تواندووی بەش دەکەی جارێک لۆ چارەکەیە جارە شلۆ ڕەجی دووەکەیە باشە چارەکەی ئەنووسمەوە بە توانی 2 تەبعاً ئێرەش چییە کردداری جارانە جاران ڕەجی 2 بە توانی چەند بە توانی 2 مادەم کەوانت هەیە توانەکەی توانی لەسرە ئەو توانە بەیەکسانی چەند ڕادەت لە ناوکەوانەیە هەبوو بەیەکسانی دەدەی هەمووان جارێک ئەو توان دووەمدا چارەکەی جارە لۆ ڕەجی دووەکەی باشە 4 تواندوو نەڵێ هەشتەکە خەلەت نەکەی 4 تواندوو واتە 4 جاران 4 دەکاتە چەند دەکاتە 16 باشە جارانەکەی ئەنووسمەوە ئەها لێرە چونکە هیچ کردارێک ناتی کەواتە هیچ نەنووسرای کەواتە کردارەکە چه جارانە ئەها گوتم توان و ڕەگ پێکەوە تەحمل ناکەن یعنی دوژمنی یەکدینە کەواتە چ دەکەی بێکەوە کورتە بنەوە تواندوو لەگە ڕێگەکەی ڕۆچماوە 2 جاران 16 دەکاتە چەند دەکاتە 32 وەرە بزان لە وەڵامەکان 32 هەیە بەڵێ هەڵبژارنی سی دەبێتە وەڵامی دروست. بە هیوای ئەوەم کە سوودێک بگەینم بە ئێوەی خۆشەویست قوتابیانی خۆشەویست لەوانەیە نمونونەکان زۆر بن بەس لە ئەوەی ڤیددیۆکەمان دوور درێژنەوی بابەتەکەت لە پێش قرس نەبی تەنها ئەو فکرانە حەلەکەم کە گرنگن و کە پێشتر هاتوونەتەوە لە نیشتیمانی لە دوای خێر بێ بەشمان مەکەن.